دەشتی بە پیتی ڕاپەڕین بووەتە یەکێک لە بنکە سەرەکیەکانی بەرهەمی کشت و کاڵی لە کوردستان. لێرە و لە نێو ئەم چێلگانەدا یەکێک لە کەرتە هەرە گرنگەکانی بەرهەمی نێوخۆ گەشە سەنێکی بەرچاوی بەخۆوە بینیوە. ئەمە چیرۆکی کەرتی پەلەوەرە، هەوێنی گەیشتن بە خۆبژێوی لە بەرهەمهێنانی گۆشتی مریشک، هێلکە و ئالیک. کەشێک وای کردووە ئەم ناوچەیە ببێتە نمونەیەکی سەرکەوتوو لە پیشەسازی خۆماڵیدا. هەرێمی کوردستان خاوەنی 2018 پەلەوەرخانەیە کە توانای بەرهەمهێنانی 37,492,102 مریشیان هەیە تەنها لە ماوەی 50 ڕۆژدا. هاوکات 24 پرۆژەی دایکانەی جوجەڵەی گۆشت ساڵانە 195,61380 هێلکە بەرهەم دێنن. جگە لەمانە پرۆژەیەکی نەژادی پەلەوەر لە هەرێمی کوردستان هەیە کە بەرهەمی ساڵانەی دەگاتە 4,500,000 جوجەڵەی دایکانە لە کاتێکدا 62 پرۆژەی هەڵهێنەر ساڵانە 626,615,680 هێلکە دەکەنە جوجەڵە. بەرهەمی چێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان نەک تەنیا تەواوی پێداویستی نێوخۆی پڕدەکەنەوە، بەڵکو نیوەی بەرهەمەکانیان هەناردەی بازاڕەکانی عێراقیش دەکرێت. جگە لەوەش هەرێمی کوردستان لە بەرهەمە پەلەوەریەکاندا گەیشتۆتە خۆبژێوی و هیچ پێویستێکی بە هاوردەکردنی ئەو بەرهەمانە نییە. مێکێکە لەو سێکتەرانەی کە ئێمە لە ئاستی خۆبژێوی خۆمان زۆر تێپەڕیوینەوە تەختی بازاڕی عێراق دەکەین. مەسەلەی مریشک و هێلکە ئێمە قەدەغی تەواوەتیمان ڕاگەیاندووەکو پاڵپشتێک بۆ بەرهەمە خۆماڵیەکان بە هیچ جۆرێک یەک نووسراو ناکەین بۆ هاوردەکردن، بەڵام لە بابەتەکانی تریشدا بە هەمان شێوە لەسەر بۆ نمونە هێلکەی تەفقیس ئێمە باجمان داناوە بۆ ئەوەی کە پاڵپشتی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بکەین، نەک لە عێراق بەڵکو بۆ دەرەوەی عێراقیش بۆ وڵاتی ئوردون هەناردەمان هەیە. ئالیک 170 تێچووی بەرهەمهێنانی پەلەوەر و هێلکەیە لە هەرێمی کوردستان. بۆ دابینکردنی ئەم پێداویستیە 48 کارگەی ئالیک لە هەرێمی کوردستان کار دەکەن و توانای بەرهەمهێنانی 1180 تۆن ئالیکیان لە کاتژێرێکدا هەیە. نیوەی ئەم بەرهەمە بەشی پێداویستی شێڵگەکانی هەرێمی کوردستان دەکات و نیوەی دیکەی هەناردەی بازاڕەکانی عێراق، سووریا و ڕۆژ ئاوای کوردستان دەکرێت. ئیدارەی ڕاپەڕین ئێستا لە بەرهەمهێنانی گۆشتی مریشکدا لە پێش شارەکانی دیکەی باشووری کوردستانە. لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 200 چێڵگەی بەرهەمهێنانی پەلەوەری گۆشتەیە، بە هەمویانەوە هەر چل ڕۆژ جارێک 4 ملیۆن ئالە مریشکانە دابەشی سەر بازاڕەکانی باشووری کوردستان و عێراق دەکرێن. لە سای پرۆژەکانەوە 2000 کەس لەم سنوورە هەلیکاریان بۆ ڕەخساوە. لەم بەرنامەی مەیدین کوردستاندا باز دەکەین کە چ مریشکێک بکڕی و لەکوێ بیکڕی و چۆن ئامادەی کەی بۆ خواردن. فرۆشتنی ملیۆنان مریشک و سەدان تۆن ئالیک بووەتە سەرچاوەیەکی گرنگی داهات و مانگانە بڕێکی بەرچاو پارە دەخاتە نێو ئابووری ئیدارەی ڕاپەڕین بەگشتی. فراوانی سنوورەکەیە زەوی کشتتوکاری بەرفراوان و باش و فێنکمان هەیە و پاکمان هێژنگی کەش پاکە هەرزانی هەلی کار نەبوونی کارگە و کارگەی پێویست لە سنوورەکەدا خەڵک ناسا بپڕ لەسەر ئەم بوارەی دەواجیندا. ئێمە هەم بۆ سلێمانی نزیکین هەم لە هەولێر نزیکین. سنتەرەکەمان ینی ئەتوانین تعامل بکەین لەگە هەردوو پارێزگاکە هەم بۆ هەولێرێنێرن هەم بۆ سلێمانی بۆ کەرکووکیش بڵێ ڕۆژانە شەوانە بازرگانانی مشکی زیندوو هی کەرکووک دێن لە کوردستان بارەکان. مریشی ئەم ناوچەیە بە نێوبانگە و کوالێتی گۆشتەکەی چ بە سوورکراوەیی و چ بە کوڵاوی سڕنتڕاکێشە. شایخان پرسیم وتیان ماشەڵا شێفێکی کە مریشک ئامادەکەی دەست و پەنجەی لەگەڵ بخۆ. هۆکارەکە شێفەیان مریشکێکی باشە. هۆکارەکەی هەردووکیانە بەرهەمی ناخۆی سنوورەکەمان بەکاردێنین هەرچەندە شێفێکی باش بێ بەڵام کوالیتی مریشکەکە و
جۆری مریشکەکەش دەوری هەیە بە خێوکردنی مریشکەکە. هۆکارێکی دیکەی نایابیمریشی ڕاپەڕین بەکارهێنانی چەند ژیراوەیەکی خۆماڵیە لە بری دەرمان و ڤاکسین. هەندێک لە خاوەن چێڵگەکان ئەوەندە لە کاریگەری ئەو ژیراوەیە دڵنیان کە بەر لە پێدانیان بە پەلەوەرەکانیان خۆیان تاقی دەکەنەوە. دۆشاوی چەوەندەرە دۆشاوی چەوەندەرە ئەگە بۆ خۆم نەیخۆم نایدۆ مریشەکە ئەو ژیراوەیە ئەوە جەنجەفیلە بەهاراتە زەردەچیەوەیە بیبەری ڕەشە شمڵیە ئەو شتانە لێگە دەین بۆ لە گەڵعەلەفەکەی لە جیات ئەلتیبایەتیک بۆ خۆمان لە جیات ئەلتیبایەتیک ئەو شەر بە خۆت تێستێکی کە بەرلۆی بیدێ مریشکەکە بۆ ڕافع مەناعەش ئەو بیبەران بۆ وردەکەین جایان بە ئاو داندنیای لە گەڵعەلەفی ئەمە جیازە بۆیان ئامادە دەکەین. ئەوە لە بری هەموو مادەیەکی شیمیایی و ئەوە سەدا ئێست دەکەین خۆشبەختانە دەڵێم 180 بۆ 85 خاوە قاعەکان پەنامرۆتە ئەوانە تێچوو کەمتر بەرهەمی باشتر. کۆمەڵگەی ئاسۆ لە ئیدارەی ڕاپەڕین بە پەیڕەوکردنی بەرزترین پێوەرەکانی کوالێتی مریشکێکی تەندروست دەخاتە بازاڕەکانەوە. ئەم کۆمەڵگایە خاوەن 15 چێلگەی پەلەوەرە و هەر 3 مانگزارێک زیاتر لە 1,500,000 تۆن گۆشتی مریشک بەرهەم دەهێنێت. پرۆژەکە زنجیرەیەکی تەواوکاری بەرەمێنان لە خۆ دەگرێت. لە چێڵگەکانی کێلەسپی لە قەزای بنگرد 60,000 مریشی دایکانە بەخێو دەکات کە ڕۆژانە 55,000 هێلکەی پیتێنرا و بەرهەم دێنن. هاوکات لە پرۆژەی هەڵهێنەر هەر 3 ڕۆژزارێک توانای بەرەمهێنانی 200,000 جوزەڵەی هەیە. بۆم سۆگەرکردنی کوالێتی بەرهەمەکانی کۆمەڵگەی ئاسۆ خاوەن کارگەیەکی ئالیشی تایبەت بەخۆیەتی کە مانگانە 9,000 تۆن ئالیشی پەلەوەری بە کوالێتی بەرز بەرهەم دێنێت. ئێمە لە سەرتاوە لە باو بە داواجیمان بۆ بەجێمەوە ئەبامان کە داواجینی هەبوو لە سەرای 2000ەکانەوە ئێمە 5 براین لە دوای ئەوە وردەوردە پەرەمان بۆ پڕۆژەیەدا بۆ کەرتەدا ئێمە سەرەتا دەستمان کرد بە دروستکردنی داواجین هەتا ئێمە 15 پرۆژەی کێرگەی پەلەوەری گۆشتمان دروست کرد. لە دوای ئەوە بیرمان کردەوە کە چەند سەفەرێکمان کرد بۆ دەرەوەی وڵات سیرمان کرد لە وڵاتان پرۆژەی تەواوکاری هەیە. ئێمە ژیرمانەوە کردەوە ئێمە ئەو پرۆژە تەواوکاریە لە داهاتوودا دروستکەین. تا ئێستاش ئێمە تقریبن لە 180 ئەو پرۆژەی تەواوکاریمان تەواو کردووە. کەمێکی ماوە ئەویش کە سەربڕێخانە و چەند پرۆژەیەکی دیکەنەوەش لە داهاتوودا ئیشەڵا دیدەینە کێلگە پەلەوەریەکانی تەواوی عێراق. ئێمە بۆ تەواوی عێراق ئیش دەکەین لێرەکانە بەڵام زۆرینە هێرە زۆری لە کوردستان ساغ دەبێتەوە بەڵام بەشێکیشی زۆریشی دەڕۆ بۆ جنوبی عێراق. بە تەقریبی چەند پارە ئێوە ڕێگریەکەن لەوەی کە بچێتە دەرەوە. ئێمە بە کۆی گشتی کارگەی ئالی کۆهڵەهێنەر و کۆی کێلگە پەلەوەریەکان ئێمە مانگانە حدودی 5 ملیۆن دۆلار دەژێڕینەوە کە هەناردەی دەرەوە بکرێت لێرەکانە سەرماگوزاری پێ بکرێت. ئەم ساڵی بەرەمهێنانی دانەوێڵەیە ئەمەش بۆتە هۆی دابەزینی نرخی هەر تۆنێک ئالیک بە بڕی 100,000 دینار هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کوالیتی ئالیکەکە. زاری جاران نەما بۆ دروستکردنی ئالیک سەرتاپای مادەی خام لە دەرەوە هاوردە بکرێت. ئێستا لە دەشتەکانی بیتوێن و پشدەر ئەوەی مادەی خامی پێکاتەی ئالیکە بەرهەم دەهێنرێت و دەکرێتە ئالیکێک ئیلا ماشەڵای دەوێت. لەم کارگەیەدا 3 جۆری سەرەکی ئالیک لە گەنمە کەپەک و سۆیا بەرهەم دەهێنرێت. هەروەک چۆن ماددە خامەکان تازەن بە هەمان شێوەش ئالیکەکە هەمان ڕۆژی بەرهەمهێنان دەگەیەندرێتە پەلەوەخانەکان. دەمێک ساڵە لە هەرێمی کوردستان ئالیک دروست دەکەین بەڵام بە مادەی خامی بیانی دەسابینە ماشەڵا سەرتاپای خۆماڵی. ئەمە جیاوازی لە کوالێتی ئالیکەکە دروست دەکات؟ بەتاکید ئێمە ئەگەر بین
ئەو بەرهەمە ناوخۆیانە لە ماوەیەکی خێرا دەگەنە بەردەستمان لێرە ئێمە هەر ئەو ڕۆژەی کە دێنێر دەست ئەەکەین بە دروستکردنی ئالیک واتە ئەو موادە خامەی کە ئێمە لە ناوخۆ دەستمان دەکەوێت موادێکی فرێشە کۆمەڵێک بێکاتە لە پاتی ئەسیدەکان هەیە لە چەوریەکان هەیە هەتاوەکو تەمەنی موادە خامەکە زیاتر بمێنێتەوە ئەوانە تێیدا نامێن بەڵام موادە خامی خۆماڵیەکە لە ناویدا هەیە کاتێکەیە ئالیکی لێ دروستەکەی ئالیکێکی فرێش و ئالیکێکی پڕ قیمەی یان لە ڕووی بەها خۆراکەکەی زیاترە لە چاو ئالیکێک کەوا لەسەر موادی دەرەکی دروست دەکرێت. کارگەی ئالیکی ئاسۆ تەواوی ئەو گەنمەی جوتیارانی پشدەر و بیتوێن دەکڕێتەوە کە حکوومەتی عراق لیان وەرناگرێت. هەروەها لە داهاتوودا کارگەکە دەبێتە کڕیارێکی سەرەکی گەنمە شامی ناوچەکە. کۆی هەموو ئەو بەڕ گەرمانەی کە لە حکومت لیان وەرناگرێتەوە ئێمە بتوانین لە کارگەکەی خۆماندا بە بڕێکی باش لیان وەربگرینەوە. بۆیە لێرەشدا دڵنیایی دەدەینە ئەو برافە لەعانەی کە بە تایبەتی سنوور و بتوێن و پشدەر کە فەراغێکی گەورەی تدا هەبووە بۆ داچاندنی گەرمەشامی کە برافە لەعکارمان ساڵانی ڕابردوو گەرمەشامیان دەچەند لیان وەردەدەگیراوە یاخود بە خەسارە دەتون تووشی زەرمەند دەبوون کارگەیەک نەبووە لیان وەگرێتەوە ئەو گەرمەشامیە هەم لیان بکرێتەوە هەم بۆیان بشکاتەوە. بۆی ئێمە لە ئێستا دەهەستاوین بەدابینکردنی و بەکڕینی بەدانانی کارگەیەکی وشکردنەوەی گەرمەشامی لەم ساڵەوە برادوکتارەکان دڵنیا دەکەینەوە کە دەتوانین هەموو ئۆبرە گەرمەشامێکە لە بتوێن و پشدەدا دەچێندرێت هەم بە سەعرێکی مناسب لێشیان بکڕینەوە هەمیش بۆشیان وش بکەینەوە. تاوەکو ساڵی ڕابردوو هێلکەی زووزەڵی گۆشت لە وڵاتانی دراوسێ هاوردە دەکران. ئەمەش لەلایەکەوە دەبووە هۆی سوونە دەرەوەی بڕێژی سۆری پارە لەلایەکی دیکەشەوە کوالێتی و نەژادی هێلکەکان هەمیشە جێگای دڵنیایی خاوەن پرۆژەکان نەبوو. ئێستا پرۆژەی دایکانەی ئاسۆ 120 پێداویستی هێلکەی جووزەڵی گۆشتی ئیدارەی ڕاپەڕین دابین دەکات. پلانی فراوانکردنی پرۆژەکە لە ئارادایە تاوەکو لەگەڵ پرۆژەکانی دیکەی سنوورەکە نەکرد پێداویستی نێوخۆ پڕ بکەنەوە بەڵکو هەناردەی بازاڕەکانی عراقیشی بکەن. لە جێگاکانی کەوە لە حکوومەتەکانی کەوە لە کشوەرەکانی کەوە هێلکەی تۆدار بێنین بۆ نێو هەرێم کە ئێمە نازانین ئەو هێلکەیە چییە؟ ئەسا هەر لە وەراسەکەشی متمەئنین کە حتمما ڕاستە ئایا شتیکەی تێکەڵ نەکراوە ئەو نژادە نژادێکی ساغ و سەلیمە جا دوایە لە لەحازی نەخۆشیشەوە لە لەحازی ئەنواعی مایکۆپلاسماوە نازانین کە ساغە لە لەحازی ئەنواعی ڤیرۆسها و شتایەکی کەوە کە دەتوانێت ئەو هێلکەیە منتەقلی کە بە پرۆژە گۆشتیەکانمان ئایا تێیدا هەیە لەو هێلکەیەدایە نییە. ئەمە وەختێککە بۆ خۆمان بەرهەمی دێنین مەفقەسەکەشی خۆمانە مەوادە ئالیەکەشی بۆ خۆمان دروستی دەکەین بۆی لەوە دایری متمانەی تەواومان هەیە کە جوشکێکی کە دەیدەین بە دەواژینی گۆشتیەکانمان شتەیەکی ساغ و سەلیم و پاکە. ڕۆژانە هەزاران هێلکە دەگەنە پرۆژەی هەڵهێنەری ئاسۆ یەک بە یەک پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لە پیتاندنیان. پاشان هێلکەکان دەگوازرێنەوە بۆ بەشی داینگە و بۆ ماوەی 18 ڕۆژ لە پلەی گەرمی 37.7 و ڕێژەی 685 تا دەنرێن. لەو ماوەیەدا ئامێرەکە 24 کاژێر جارێک هێلکەکان هەڵدەژێڕێتەوە. 3 ڕۆژی کۆتایی هێلکەکان دەبردرێنە بەشی هەڵهێنەر. لەوێ پلەی گەرما بۆ 30 پلەی سیلیزیدا دەبەزێنرێت تاوەکو هێلکەکان بتروچێن و جووزەڵەکان بێنە دنیاوە. ئەو جوچکانە هەمووی نیو کاژێر دەبێت کە هەڵهاتوون لە 3 ڕۆژی کۆتاییدا کە ئەمەش وا دەبێتە 21 ڕۆژ لە ماوەی هەڵهێنانی ئەو جوچکەیە. ئەوانە کەی خۆراکیان پێدرێ کەی ئەسنە نێو چێڵگە پەلەوەریەکە کاگە بەختار خۆراکی تەواوی هەیە لە ناو زەردێنەکەیدا هەتا ماوەی 24 کاژێر. ئەو 24 کاژێرە ئەگەر ئەو جوچکەیە هیچیش نەخوات خۆراکی پێویستی بۆ جەستی خۆیە لەبەرەوەی لە زەردێنەکەیەوە دەچێت بۆ ڕیخۆڵەکانی بۆ هەناوی خۆراکی پێویستی پێ. بەڵام ئەوە باشترەوەکەوەی کە بەراورد ئەو دوسکەی کە ساڵان لە دەرەوە دەهات لە چەند ساڵی ڕابردوو کە ئێستاکەەوە کەم بۆ تۆسپاس بخوات بەرهەمی ناوخۆ خواستی زیاتری لەسرە کە ئێستاکە
بەمە مودەتی شکەم دەگاتە چێڵگە پەلەوەریەکانی مریشکی گۆشتی و بەردەم کراران و بازارەوە کە ئەوە ژوا دەکات زووتر ئالیشی ژمارەیەشی پێ بدرێ تەواوی جوجەڵەکان بێ کێماسی نین. تاوەکو ئەم ساڵ ساڵانە بڕەپارەیەکی زۆر بۆ کڕینی جوجەڵەی گۆشت دەچوە دەرەوە. بەڵام ئێستا پرۆژەکانی هەڵێنەر لە هەرێمی کوردستان پێداویستی ناوخۆ پڕ دەکەنەوە. ئەمە نمونە یەکێ لە پرۆژەکانە کە هەر سێ ڕۆژجارێک 200,000 جوجەڵە دەخاتە بازار و مانگانە 2 ملیۆن جوجەڵە دەداتە چێڵگە پەلەوەریەکان. پێویستە دانە بە دانە پشکنینیان بۆ بکرێت و ئەوانەی تەندروستن جیا بکرێنەوە و نەخرێنە بازارەوە. بنمونە ئەم جوچکەیان کە هەر بیبین بە چاو قاچی ڕەونەقدارترە دەنووشی باڵەکانی تووشی جوانتر و پێگەشتنینی فیزیایی هەر بە زانستی هەر کەسێک بیبینێ بە چاو دەتوانێت جای بکاتەوە. ئەم جوچکەیەش کە دەیبینن چاوەکانی دەنووشی و لاخەکانی وشک بوونەتەوە تووشی بە ناشرینە و تەنانەت زۆر جار تەماشای ناوشی بکەی کە ناوکشی دەرهاتوە. بەڵەوە بۆ فرۆشتن نابێت بۆ فرۆشتن نابێت. ئەی چارە نووسچە دەبەخشرێ زاتا مردێ بەڵێ. بەڵام ئەوانە کەم هەیە کە بتوانێت کەمترە بەڵێ کەمترن بەڵێ. باشە نرخی جوجەڵە چۆن ئێستا؟ نرخی جوجەڵە ئەمڕۆ 6 سنتە. بەر لەوەی جوجەڵە بخرێتە نێو شێڵگەوە تەواوی هۆڵەکە دەرمانڕێژ دەکرێت و پلەی گەرمی گونجاوی بۆ دابین دەکرێت. پزیشکێکی ڤێتەرنەری یان پسپۆرێکی کشت و کاڵی سەرپەرشتی شێڵگەکە دەکات و 5 مەرجوو ڕێنمایی سەرەکی جێبەجێ دەکات بۆ ئەوەی لە ماوەی 40 بۆ 45 ڕۆژدا مریشکەکە بگاتە کێشی پێویست و ئامادە بێت بۆ فرۆشتن و سەربڕین. 5 خاڵە گرنگەکە ئەوەیە کە ئەمە دەڵێن بۆ خاڵی ئەوەڵ هەوایە، دووەم دیسان هەوایە، سێوەم ئاوە، چوارەم بەرنامەی واکسیناسیۆن و دەرمانە و پێنجم ئەم خۆراکە ئەم کۆنسانترا ئالەفەیە کە ئێمە پێی دەدەین و ئەگەر بێت و یەکێک لەو خاڵانە بە کۆلەترین یا بە کەمترین ڕەدا کێشەی بۆ ساس بێ لەسەر داهاتی ئەم جوچکەیە هەندێک کێشەمان بۆ دێنێتە پێش وەکو نەخۆشیەکان وەکو ڕادەی زۆری باکتریەکان وایرۆسەکان هەڵدانی نەخۆشیەکان و حتا زۆربەی مەصرف و هەزینەی دەرمان و ئانتیبیۆتیکان لەو چێرگەیە. ئێستا دوای کەرتی سوتەمەنی و خانوبەرە بەرەمێنانی پەلەوەر سێمین کەرتی کارکردنە لە هەرێمی کوردستان. لە کاتێکدا لە وڵاتان بۆرسا نرخی ڕۆژانەی پەلەوەر دیاری دەکات لە هەرێمی کوردستان هاوکێشەی خواست و خستنە ڕوو بڕیار لەسەر نرخ دەدات. کەسێک لە ڕای خوارە سیارێکی دادنێ لە جوملەچەکان دەڵێن ئەو شەکەینە سیاری مریشکی ئەوەندەیە بە پێی وجدانی خۆی دەشتی ئەنی هیچ کەسێک لە ئێمە ناپرسێتەوە ئایا دەخوا ئەو مریشکە جارێ من لێرە مریشکم بە 2000 دینار داوە بە 2000 دینار نەک ماکاری نییە بەڵکو زۆری زەرەدا. ئێستا بۆ ئێمە تێچووی کیلۆیەک مریشک لە نێوان 2400 دینار بۆ 2500 دینارە. من شێوەی دیکە فرۆشتمە بە 2475 ئەو شەش نازان. سیاری مریشکی دیاری بکە خاوەندەواجین بەوەندەی بداتە جوملەتی بەوەندەی بداتە بازار هاوڵاتی بەوەندەی بە پاکرایی بگاتە دەستی. یعنی نەک هاوڵاتی جار هەیە وای لە مریشکی پێ ناکردرێ لەبەر چییە؟ لەبەر من وەزێ پێشووتە زەرەدەم کردووە وەختێک زەرەت دەکەم زاریشەیە کیلۆ تەماتە گرانترە لە کیلۆ مریشکی. بەڵێ وەختێک من زەرە دەکەم ستۆپ دەکەم قاعەکەم دادەخەم ئەو کاتی مریشێک لە بازار کەم دەبێتەوە سیاری بەرز دەبێتەوە. هێشتی ئەنی ئەوە بەڕاستی وەڵام هەرچی حکوومەتە بۆرسەیەک بۆ خاوەندەواجینەکان دابنێت. خواستی زۆری بازارەکانی عراق لەسەر مریشی ئیدارەی ڕاپەڕین وای کردووە ژمارەیەک نووسینگەی کڕین و فرۆشتنی مریشک بکرێنەوە کە ڕۆژانە بەپێی داواکاری بەرهەمی چێڵگەکان دەکڕنەوە. لەبەر ئەوەی قاعەکانی جنوب لە هاویناندا گەرمە کەم ئاویە کەمتر لەوێ قاعەکان دەتوان ئیدارەی مریشکەکان بدەن. زۆربەی زۆران تەڵەبیە زیاتر دەبێت لای ئێمە لەو مانگی 7ەوە مانگی 8 و 9 تەڵەبیە زیاترە. پسپۆڕێکی بواری سامانی ئاژەڵ
لە دوکانێکی مریشک فرۆشیدا ڕێنماییمان دەکات لەبارەی چۆنیەتی هەڵبژاردننی مریشی تەندروست و خۆ بە دوورگرتن لەو زۆرانەی کە لەوانێ زیانیان هەبێت. باشترین مریشک پێویستە مریشکێک بێ لە نێوان 2 بۆ 2 کیلۆنی بێ. لەوانێ زۆر کەس پرسیار بکە بۆ مریشکە تا گەورە بێ باشتر و جوانترە. لە ڕووی زانستیەوە مریشکی گۆشت هەتاوەکو بە تەمەنتر بێت و زیاتر بمێنێتەوە ڕیشاڵی ماسوولکەکانی کە بریتە لە ئەکتین و مایۆسین لە ناوێکدا ماسوولکەی زیاتر ڕیشاڵتر دەبێت گەورەتر دەبێت شڕتر دەبێت لە ڕووی زانستی پێ دەگوترێت ودین میت یان گۆشتی تەختەیی دروست دەبێت. زیاتر پێویستی بە کوڵانە کاتێک دەشکوڵێت چیڕی هەیە. هەتا لە ڕووی قازانجی پارە کڕیارەکە قازانجێتی چونکە مریشکێکە کڕێکە ڕیخۆڵەی ناو هەناوی کە بەکەڵی خواردن نایە فرێ دەدرێت بچووکترە لە مریشکێکە وەزنی بچووکتر بێت مریشکێکی ناسکتر و لە ڕووی چەوریەوە مریشکەکە هەتا بمێنێتەوە لە ناو کێڵگەدا خۆراکێکی پێ دەدرێت کە چەوری بەرزە چەوری گۆشتەکە بەرزتر دەبێت. سەرکەوتنی کردی پەلەوەر لە ئیدارەی ڕاپەڕین تەنها لەسەر سفرەکانمان کۆتایی نایەت. ئەمە نمونەیەکە بۆ ئەوەی چۆن پیشەسازی خۆماڵی دەتوانێت پێداویستینێ و خۆپڕ بکاتەوە. هەلی کار بڕەخسێنێت و ببێتە بناغەیەک بۆ ئابوووریەکی بەهێزتر. چیرۆشی مریشکی کوردستان چیرۆکی توانای گەشە سەندن و پشت بە خۆبەستنە کە ئەمڕۆ بووەتە بەشێکی گرنگ لە ناسنامەی بەرهەمی کوردستان.